بابەتێکی دیکەش قسەمان لەگەڵ کرد دەربارەی موچەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان موچەخۆرانی هەرێمی کوردستان کەو بابەتێکی گەرم و گوڕ بوو پێمان گوو کەوکو نیاسپاچی دەبێتەوە لە ئێستادا دەست بکەی بە ناردنی ئەو بەشە گوتی ئێمە بەشێک لەو پارەی کە ئێستا ناردومانە بۆ هەرێمی کوردستان و بەشێکی کە لە ئێستادا وەزیری مالیە لە تەنیشتی بوو یەکێک لە وەزیرەکان لە تەنیشتی بوو کە پێی گوت خۆت دەزانی کە بەهۆی ئەوەی کە ترسمان هەبوو لەوەی کە موازنە دوابێ خۆت پەسند نەکرێت بڕیارماندا بەشێک لەو پارەیە گل دەینەوە لەلایەک بۆی بتوانین موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی پێ بدەین واتە بەشێک لەو پارەی کە ئێستا نێردراوە بۆ هەرێمی کوردستان و بەشێک لە خەڵک دەڵێن ئەوە بۆ کارێکی دیکە هاتۆ پەیوەندی بە موچەوە نیە وتیەوە بۆ موچەیە بەڵام دەبێت لە کات و تەوقیتی خۆیدا بێ وە تایبەتیش نییە تەنها بە مامۆستایان و بە دکتۆرەکان واتە بە وەزارەتی تەربیە و بە وەزارەتی سەحا ئەوە بۆ هەموو فەرمانبەرانی هەرێمی کوردستانە گوتی بە پێشمەرگەشەوە زۆر باشە بەسە و بڕە بەشی هەموو فەرمانبەرانی حکوومەتی هەرێمی کوردستان دەکات 250 میلیارد دینار خۆی 450 میلیارد دینارە بەڵام بەشێکی لە بەغدا بەشێکی تەحویل کراوە بەڵێ بەپێی ئەوەی کە باز دەکرێت بەشی هەمووی دەکاوە دەتوانرێت موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی پێ بدرێت بەڵام تیلێتان ناشارمەوە بەڕاستی